دارچوەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لە سەردانەکەی بنیامین ناتانیاهۆ بۆ ئەمریکاوە کۆبوونەوەی لەگەڵ دۆناڵد ترامپ دوای ئەوەی لە یۆڤال ئۆفیس با بڵێن نووسینگەی هێلکەیی لە کۆشکی سپی قسەیان بۆ میدیاکاران کرد. ڕاستیەکەی دوو پرس زۆر لەسەری وەستان و ئەکرێ هەردووکیان بۆ ئێمە گرنگ بن. یەکیان پەیوەستە بە مەسلەی بوونی تورکیا لە سووریا بە ناتانیاهۆ زۆر باسی کرد و قسەکە ڕاستیەکەی تازە نەبوو. ماوەیەکە چەند ڕۆژێکە ئیسرائیل لەو بارەیەوە قساکە و لە دوانەکانی ئەگەر پێشتر بە ناڕاستەوخۆ باسی لە مەترسی لە گۆڕانکاریەکانی سووریا کردبێ بە تایبەت گوتبێتی گروپە چەکدارەکان و تەحریری شام هێزەکانی شەراکە ئێستا لە دیمەشق دەسەڵاتیان لە دەستە ئەمە ماوەیەکەی تر بە ڕاستەوخۆ باسی تورکیاکە ئەڵێ نیگەرانین لە هەوڵەکانی تورکیا بۆ دروستکردنی بنکەی سەربازی لە سووریا. خیر قسە سەربارەوەی لە یۆڤال ئۆفیس لە تەنیشت ترامپەوە ناتانیاهۆ دووبارەی کردەوە و تێمە نیگەرانین لەم بوونە تورکیا لە سووریا. ئەم ڕۆژ دووبارە قسەی کردوێتەوە. سەردانەکەم زۆر باش بوو بۆ ئەمریکا. یەکسەر دوای ئەو باسی پرسی بوونی کرد لە سووریا وتی بۆ ئێمە ڕێگە پێدراو نییە چونکە مەترسیە. بە دیاریکراوی زیاد لە جارێ ئیسرائیل و توێتی کە تورکیا ڕۆڵێکی نەرێنی لە سووریا ئەگێڕێ و بە دڵنیایی بۆ پرسی سووریاش هەم لە ڕووی جوگرافیای سیاسیەوە هەم پرسەکانی دیکەش بە دڵنیاییەوە وڵاتێکی گرنگە و هەمووان بە دوای هەژبوونێکی دیاریکراوە گەڕێن. سەلەبارەی بوونی جۆرێک لە گفتوگۆ لە نێوان ئیسرائیل و تورکیا هەیە و نێوەگیریش هەن بە تایبەتی فەڕەنسیەکان بۆ ئەوەی بگەن بە جۆرێک لە ڕێکەوتن و ڕێکەوتنەکە نزیک بێ لە ئەگەری بەریەکەوتن لە سووریا. ئەگەین بە کامیان ئەمە دیار نییە و بە دڵنیاییش پرسێکی لەو شێوەیە بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان هەر چۆنێک لای بێتەوە گرنگە بە ئەرێنی یان نەرێن. پرسەکەی دیکە کە بۆ ناتانیان بۆ ئێمە گرنگە قسەی لەبارەوە بکەینەوە ناتانیاهۆ لەگەڵ ترامپا باسی کرد مەسەلەی دۆسەی ئەتۆمی ئێرانە. دیارە ترامپ زیاتر بە ئاراستەی ئەگەری ڕێکەوتن لەگەڵ ئێرانە قسەی کرد. ئەمە پێچێ هەندێک بە دڵی بنیامین ناتانیاهۆ و ئیسرائیل نەبوو بێ. بەڕوونی ترامپ باسی لەو کرد کە دانوستان هەن و ناوی ناو دانوستانی ڕاستەوخۆ لەو بارەی لەگەڵ ئێرانە پێم وابێ هەندێک بڵین جیاوازی هەن ئەمان نەڵێن ڕاستەوخۆ ئانەڵێن ناڕاستەوخۆیە ئەوەی کە بڕیارە شەمە لە عومان دەست پێ بکە و عومان ڕاستیەکەی پێدەچێت دووکیان بخاتە ژوورێکی دوو ژووری دیاریکرا و نامەکان لە بینی هەردوو لای گۆڕنەوە. ئەوەی گفتوگۆی لەسەرەکرێت چییە؟ چونکە ماوەی ڕابردوو خامنەی گوتی ئەوەی کە ڕێکەوتنی ئەتۆمی دڕان دۆناڵد ترامپ بوو بۆیە گفتوگۆ لەگەڵ دۆناڵد ترامپا پێ ناچێشتێکی باش بێ و هیچی لێ سەوز نابێ. بەڵام دیارە پرسەکان گۆڕاون بۆ ئێرانیەکان و ویستی ترامپیش بۆ ئەوەی کە ڕێکەوتن لە پێشهەنگاوی دیکەوە بێ لەوە چێ دەرگایکی دیاریکراوی بڕووی گفتوگوۆ کردی بێتەوە. من ئەم دوو پرسە ڕاستیەکەی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم. ڕێبوار ڕەشید سیاسەتکار و سەرۆکی پێشووی کەنەکە بەڕێزیان پرسی زیاتر با بڵێن پرسەکەی تایبەت بە ئیسرائیل و تورکیای لە سووریا لەگەڵا گفتوگۆکەم. دکتۆر عەبدوڵڵا میهرەبانی شم لەگەڵایە لە تارانەوە پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ئەمیان زیاتر پرسی تایبەت بە ئێران و ڕێکەوتن و دانوستانی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا لەگەڵا گفتوگۆکەم. کاک ڕێبوار ڕەشید دکتۆر عەبدوڵڵا میهرەبان سڵاوتان لێبێ. هیوادار مەردووتان زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم. بە ئیجازەی تۆ دکتۆر عەبدوڵڵا میهرەبان لەگەڵ کاک ڕێبوار ڕەشیدا دەست پێکەم. کاک ڕێبوار نیگەرانیەکانی ئیسرائیل لەبارەی گۆڕانکاریەکان لە سووریا ڕوون بوون، بەڵام ئەوەی کە چەند ڕۆژێکە ئیتر هەفتە دە ڕۆژە ئیتر وردە خەریکە زیاتر دەرەکەون ناوهێنانی ڕاستەوخۆی تورکیایە. نیگەرانی ئیسرائیلە لە با بڵێن کەڵکەڵە سەربازیەکانی تورکیا لە سووریا و ناوی ناوە ڕۆڵی سلبی. ئەمە لە ڕووی سەرباریەوەی ڕەهەندێکی بەدڵنیایی سەربازی هەیە، بەڵام لە ڕووی سیاسیشەوە چۆن خوێندنەوەی بۆ بکەین چ پێش هاتێکە؟
لە ڕووی سیاسیەوە من پێم وایە بگەڕێنەوە بۆ ساڵی 2011 کاتێکە لە بەهاری 2011 یەکەم ناڕەزاییەکان دژ بە حکوومەتی بەشار ئەسەد دەرکەوت. هەر لە دوای ئەوە دەوڵەتی تورکیا ئامادە بوو کە دژایەتی حکوومەتی سووریا بکە بەو مەرجەی کە یەکەم کورد بەشدار نەبێت لە هەر دەسەڵاتێکی ئایندەیە و هەروەها کە خۆشی پشکی تایبەتی بەرکەوێت. و لەسەر ئەو بناغەیە ئەو بوو کە داعش دروست کرا و پاشان داعشان کرد بە دژ کووردا و ئەو کارەساتی شنگالی لێکەوتەوە بۆ شێوەیە. یعنی ئیسرائیل باش دەزانێت کە هەروەها ئەمریکا و بازنەی ڕۆژئاوا باش دەزانن کە لە سەرەتایە کە ئەوان دەستی تورکیان ئاوەڵا کرد بەو دوو شەرتە بەو دوو مەرجە دەستی تورکیا بەشدار بوو کە یەکەم وەکو عەرزمکردن کورد پشتێکی نەبێت لە سووریایە و هەروەها پشکی تایبەتی بۆ تورکیا هەبێ. ئەو کاتانە تورکیا بەترسیەک نەبوو بۆ ئەوروپا، بۆ دنیای ئیسرائیل بوو بوورە. بەڵام لەگەڵ ئەوەی کە ماوەیەک پیانەوتی لالیشی ئەو دوای لە بەرزمانی دیپلۆماسی گۆڕیان بۆ محوەری ئێران کە لە ڕاستیە یەکشتن، بەڵام لە ڕووی دیپلۆماسی و زمانەکەی جیاوازە پاشکاندنی بەشێکی زۆر لە محوەری ئێران کە تەنها ئێستا بەڕاستی عێراقی ماوە و عێراقیش ناوخواانە خەریکن ئەو بەشەی کە پشگیری لە ئێرانەکەن خەریکی خۆڵوەشاندنەوەن بە شێوەی جیاوازە خۆمتکردنن خۆ پەنهانکردنن. ئێستا بۆ شایەک دروست بووە لە سووریایە کە دەوڵەتی تورکیا دەیەوێت جێگای بگرێتەوە زۆر لەو پشکە زیاتر کە لە سەرەتایە بۆی دانرا. پشکی تورکیا ئەو بوو کە کورد هیچ شتێکی بەرنەکەوێ، بەڵام دەرکەوت کە کورد بەهێزی خۆی بە خوێنی خۆی توانی شەڕی داعش بکە، توانی دژی هێزە یا میلیشیا تیرۆریستەکان بە تایبەتی تۆریستە ئیسلامەکان کات بکەوە، خاکی خۆی پارێزیەوە، خەڵکیی زۆری عەرەبیش ڕزگار بکە. لەو ڕۆ سەیران کرد کە کورد تەرەفێکی جدیترە لە تورکیا و تەرەفێکی دروسترە و ڕازگۆترە. لەو ئەو کارتانی دەوڵەتی تورکیا بەکاری دەبێت زیاتر و زیاتر بوون بە کارتی ئەسکەری لە کارتی سەربازی کە هێزێکی زۆر بە لۆجستیکی سەربازی و هێناوێتە سەر سنوور. خۆتان نەزان زۆر بەشی لەو شیدێ ڕۆژئاوای کوردستان کە دراوسی تورکیا یا بڵین لەکە بە تورکیا وەبەستەوە داگیر کردووە. بۆیان دەرکەوت بە تایبەتی ئۆباما لە خولی دووهەمیە تێگەیشت کە پاش ئەوەی کە پرۆژەیەکی $9 ملیارد تەرخان کرد بۆ تورکیا و تورکیان سەرپشک کردەوەی کە هەموو هەر شتێکا کە پێی خۆش بێ، بەڵام کە زانیان هێزی داعشی ڕاوڕووی کوردستان بەکارهێناوە، هەروەها هێزە تیرۆریستەکانی تری کۆ کردوێتەوە. ئەنە ڕێیان گۆڕی، بەڵام ڕێەکەیان درەنگ بوو. ئەوە بوو کارەساتی کۆبانی لێکەوتووە بۆ شوێی کە خۆتان دەزانن. ئێستا تو دەوڵەتی تورکیا دەیەوێت زۆر زیاتر لەو پشکەی دەستکەوێت کە هاوکات ئیسرائیل و ئەمریکا دەیانەوێت کەمتریش لەو پشکەی دەستکەوێت کە وەختی خۆی وادیان پێداوی چیانەوەیە کە بەداخەوە یا بڵین بۆ تورکیا بەداخەوە ناتوانکەوە بە ئاسانی خەڵکی کورد بێدەنگکەن، چونکە هێزێکی گەورەگرانی کورد هەیە، هێزێکی سەربازی تۆکمەیە، هێزێکی سیاسی شایان باسە کە مامەڵەیەکی دروستی لەگەڵ ناوچەکە. کاک ڕێبوار تۆ پێم بڵێ تورکیا تا چۆ بۆی هەیە ئێستا؟ یعنی بە دیاریکراوی و بە دڵنیایی تورکیا توانای مانۆڕکردنی لە سووریا ئێستا زۆر زیاترە لە سەردەمی شەڕی داعش. تا چۆ بۆی هەیە، تا چۆ ئەتوانێ خۆ ئەگەر بەڕووی یان لە دیوی قودرەتی مانۆڕکردنەوە بێ ئەتوانێت زۆر شت بکە ئێستا لە سووریا. بەڵام ئەوەی ئیسرائیل و تۆ ئەمریکا شت خستۆتە تەنیشتیەوە کە پێم بڵێ ئایا یەک ڕەئای یان نە پێدەچێ قسەی جیاواز لەو بارەیەوە لە بینی ئیسرائیل و ئەمریکایە هەبێ، ئەوان ئەیانەوێت تورکیا تا چۆ بڕوات؟ ڕاستەکەی من پێم وایەوە پرسێکی زۆر هینە، زۆر ناسکەوە، ڕەنگە وەڵامێکی تایبەتی وەڵامێک نەبێ بەڕاستی بۆ ئەوە. لەبەرەوە لەسەر ڕووداوەکان کەوتووە، لەسەرەوە کەوتووە کە کورد چەند پێداگری لەسەر بەرژەوەندی خۆی و بەرژەوەندی ئەو ناوچاناکە کە لەژێر دەستیاتی. لەبەرەوەی داوای تورکەکان ئەوەیە کە ئەو کە نفوزی کورد ینی تا ڕادەی سفر کەم کرێتەوە
تۆ پێت وایە مەطرحە بۆ گفتوگۆ لای ئیسرائیل و ئەمریکیەکان مەسەلەی پێگەی کورد یا چیتر مەطرح نەماوە وەکو پرسی گفتوگۆ نەماوە لای ئەمریکی و ئیسرائیلیەکان مەسەلەی بوونی کورد جا جوگرافی سیاسی سەربازی بەداخەوە مەطرح ئازانی بۆچی لەبەرەوەی کە ئێستا لە سیاسەتی پراگماتیزمی ئەمریکا و ئیسرائیل ئەوان دەزانن کە تورکیا شتێک ناکا کە ئەوان چرای سەوزی بۆ هەڵنەکەن بەڵام هاوکاتیش ئەردۆغان دەناسن چکو لێرە دەبێ جیاوازی لە بینی تورکیا و ئەردۆغانە بکەین ئەوان چەندین جااتیان کردوەوە کە دژی ئەردۆغانە نەک تورکیا بۆ چاوەڕێن کە حکومەتی تورکی جیاواز لە ئەردۆغان بێتە سەرخەبوو لەبەر ئەوان بەڵێ تێبینیان زۆرە بەرامبەر بە ئەردۆغان و لە بەتایبەتی لە ڕاستەکەی ئەردۆغان ئەنی لە چوارچێوەی سیاسەتی خۆیان ناکارەکە بەڵام ئەردۆغان لایەنێکی پروپاگەندەی زۆر بەهێزی هەیە کە بە ناوی ئیسلام و شەڕەکەەوە بە ناوی غەزە و بە ناوی فەڵەستینە و ڕخنە لە وڵاتانی عەرەبی ئەگرێکە هیچ ناکەن و لەگەڵەوەیە کە خۆی بە بەردەوامی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەیە و هاوکاری ئیسرائیل دەکات و بۆ شێوەیە لە زمانی تورک دەترسن لە زمانی ئەردۆغان و هەروەها بەڵام لەو مانۆرە ئەسکەدانی ناترسن لە ڕاستیە کە ئێستا لەناو تورکیا لەناو سووریا هەیەی و من ڕاستەکەی یەکێ لە ئالتەرناتیڤەکان کە من بیری لێ دەکەمەوە کە ڕەنگە ڕوو بدا مەسەلەن بۆ نمونە لە سیناریۆکان ئەوەیە کە ئیسرائیل کۆنتڕۆڵ بکە بەسەر بەشی ڕۆژئاوای سووریایە کە کەنارە دەریایەکان نەگرێتەوە و لەو ڕێگا بن بە نفوزی تورکیا لە ناوەڕاستە لە حەڵەبەوە بەرەو خوار وەڵام کاک ڕێبوار ئەوە دێمە سەری دواتر یعنی ئەگەر گفتوگویەک لە ئارایە بێ و شتێک هەبێ ناوی بنێن چارەسەری شلەتێن ئەبێ چی بێ لە بینی تورکیا ئیسرائیل و هەمووانی دیکە کاکرێ بەشدار بن بەڵام با بچین بۆ لای دکتۆر عەبدوڵڵا عەبدوڵڵا میهرەبان باسی ئێرانیش بکەین دکتۆر دووبارە سڵاوت لێبێ هیوادارم باش بی ئەوەی ناتانیاهۆ ئەیویست لە ئەمریکا بەدەستی بێنێ لە تڕەمپی وەرگێ وەریگرت یان ڕاستیەکەی نا ترەمپ زۆر جیاواز لە پرسەکە ڕوانێ تایبەت بە ئێران و ئەتۆم وەک لەوەی کە ئیسرائیل و ناتانیاهۆ لێ ڕوانێ سەیریەکە سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی زوم و میوانی بەڕێزی بەرنامە دیارەکە ئێمە ناتوانین هەر جوابی ئەرەیانە بدەینەوە بۆ پرسیارە چۆن دەتوانین بڵین هەم نێتانیاهۆ وەکو سەرۆکی ئیسرائیل هەم جوابی وەرگرت هەم وەری نەگرت جوابی وەرگرتەوەیە کە لە ڕاستیدا گوشارەکانی ترامپ بۆ سەر ئێران دەتوانێت یەکلاکەرەوە بین یا بە شەڕ یا بە تەوافۆق کە دیارە ئێستا لایانی تەوافۆق پڕەنگتر و بەهێزترە یعنی ئەوەش بە چۆکدانانی ئێرانە ئەگەچی لەکایەکی دووسەربرنەوەدا بۆ ئێران و ئەمریکا لەوەی لە قەڵم بدرێ بەڵام هاوکاتیش دەتوانین بۆ ماوەیەکی زۆر پاراوێزێکی ئەمن بۆ ئیسرائیل دروست ببێ و ئێران ئەو لە هێزە پرۆکسی و نیابەتەکانی لە یەمەن و حیزبوڵڵا و هەشتی شەعبیوانە دامرکێنێ و هەروەکو ئێستاکەی نەپێی کتوون هێزەکانی لە یەمەن هاتنە دەرێ دوێنێ ئەو هێندە سوپای پاسداران سوپای قۆدسما بوونەوە هێنانیە دەرێ بە هەشتی شەعبی توێتی کە دەبێت جارێ دەست ڕابگرێن هێندێک لەلایەنەکانی هەشتی شەعبی چەکدادنەوە حیزبوڵڵاش هەروەها ئەوە دیارە پاراوێزێکی ئەمن بۆ ئیسرائیل دروستەکە ئیسرائیل لە ساڵی ڕابردووە لە یەک ساڵنی ڕابردوو گوشارێکی نەرمی نێونەتەوەی کەوتۆتە سەرێ دوای کوشتارەکانی غەزاوە ئەوە بوو ئیسرائیل گرانتەوە بوو دەتوانێت لەو ڕوانگەوە گەچاوی لەکەین و هەروەها داماڵینی ئەتۆمی ئێران کە دەتوانێت مەترسی دروستکردنی چەکی ئەتۆمی لە ئێران لاباد و ئەوەش ئەو مەترسی چەکی ئەتۆمی لەسەر ئیسرائیل لەلایەن ئێرانەوە لا دەبات لەو بوارەوە دەتوانین بڵین نێتانیاهۆ بە ئامانجی گەیشت بەڵام لەلایەنی ترەوە ئەوەی کە ترامپ لە ناکاو بانگێشتی نێتانیاهۆی کرد لە سەفەری مەجارستانڕا بانگێشتی کرد و کتوپەڕ بۆ کۆشکی سپی دیارە لە ئاستانەی تەوافق لەگەڵ ئێران هشداری بە نێتانیاهۆداوە کە وەک جارەکانی ڕابردوو کە هەر جارێکی ئێران و ئەمریکا دایانێت لێک نزیک دەبوونەوە بۆ تەوافق ئیسرائیل بە هێرشێک بە کارێک وەکو کوشتنی ئیسماعیل هەنیە پارێکە کە لە تاران کوشتی و پێشی گرت کە دەوڵەتی پزیشکیان دانوسانەکان لەگەڵ دەوڵەتی ئەمریکا
بەرێتە پێشێ دیارەکە هۆشداری پێداوەکە ئەو شتانە دووپات نبێتەوە کە ئێستا خەریکن تەواوکۆکم وەی زۆر جاخۆی هەر پرسێکی ئەوە ئەکرا لە ئارایە بوو بێت دکتۆر عەبدوڵڵا میهرەبان بۆ ئیسرائیل یان ڕاستیەکەی نەخێر ئەگەر جاران ئیسرائیل پرسێکی دیاریکراو یان هەنگاوێکی دیاریکراوی کردبێ لە سەردەمی بایدنا بووە ئێستا کەسێکی دیکە لە ئەمریکا ترەمپە ئەگەر ترامپ ئەوەشی نەکوت بە دیارەکە ئیسرائیل حیسابی لەدەستدایە کە ترامپ بۆ شۆخی پێکردن نابێ یعنی لەو سات و کاتەدا هاوکات لەگەڵ ئەوەش ئیسرائیل ئێستا لە دۆخێکدا نییە کە بێنێ ئەو شەڕانە بوارژێنێت چۆن ئێران دروستە دوو هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل وە کوشتە و شتینەدا بەڵام هەر ئەو تابوویەی کە شکانی دوای 50 ساڵ هێرشکردنە سەر ئیسرائیل ئەوە دەیتوانێت گرانتەوە بە بۆ ئیسرائیل و ئەگە ترامپ ئەوەشی نەکوت بە نێتانیاهو ئیسرائیل ئێستاوە ناکە و هاوکات لەگەڵەوەی کە ئیسرائیل بە گشتی خوازیاری ئەوە نییە کە ئێران تەواو لەبەی بچێنی ئێرانێکی شیعی بە تایبەت بمێنێت وەکو ئەوەی کە ئێستا تورکیە لە سووریا خەریکە مەترسی وە کێشە بۆ ئیسرائیل سازکە ئیسرائیل دەزانێت کە ئێرانێکی شیعی وە کۆماری ئیسلامی دەتوانێت لەمپەرێک بێ لە بەرابەر تورکیەدا و لە ڕۆژی خۆیدا دەتوانن بە جوورێک ئاوری کێشەکان و ململانە بینی ئێران و تورکیا ساس بن و گوشارەکانی تورکیا لەسەر ئیسرائیل لابن بۆیە نێتانیاهۆ ئەو جۆرەش ناڕازی نییە کە تەوافق لەگەڵ ئێران بکرێت بەڵام ئێرانە کە ئێستا هێرشەکان و گوشارەکانی لەسەر ئیسرائیل لاچێ بەڵام بهێڵنەوە لە نیوەنمەکدا ڕای بگرن بۆ ڕۆژی خۆی لە بەرابەر تورکیەداوە تەنانەت لە بەرابەر عەرەبەکانی کەنداودا بۆیە ئیسرائیل بەگشتی ڕازیە لەوەی و هاوکاتیش ئێستا دەوڵەتی ترامپیش کە دیارەکە ئەو بانگشتی بە ئیسرائیلدا زۆرێک لە شۆبەکاران پێیان وایە کە ئیسرائیل ناڕازیە بەڵام من پێم وایە ڕازیە لەو دانوستانانە بەڵام ئەوەی کە دەبێ ئێمە لێرە ئاماژەی جا دکتۆر بۆی کۆمەکت بکەم ڕاستیەکەی بمبورە تازەترین قسەی ناتانیاهۆ کە لەباری گفتوگۆکانەوە کردوێتی ئەڵێ یەک جۆر ڕێکەوتن مەقبولە پێی ڕازین ئەویش ئەوەیە کە ببێتە هۆی هەڵوەشانەوەی وێزگە ئەتۆمیەکانی ئێران بەرنامەی ئەتۆمی ئێران و هەڵوەشانەوە کەش بە سەرپەرشتی خودی ئەمریکا بێ خۆی جێبەجێ بکە ئەمریکا ئەگەر نا ڕێکەوتن قوبوڵ نییە و بە دڵنیایی و بژاردەی سەربازی لە ئارایە ئەبێ هەر بەڕاستی ئەم قسەیەکی لە چوارچەوەی دانوستانەکانە وەکو معقول بەردەست دێتە بەرچاو تەنانەت زیاتر لەوەشی گوتۆ نێتانیاهۆ داماڵینی کولی پیتانی و ئاتۆمی هەڵوەشانەوەی ژێرساختەکان چ ئێران خۆی بکات چە بەدەستی ئەمریکا بکرێ هەروەها لە بەیدمردنی تەواوی موشەکەکان هاژەکەکان و ژێرساختەکانیان کارگەی دروستکردنی موشک و درۆن و هەمووی ئەوانە و هەڵوەشانەوەی هەموو هێزە نیابەتیەکانی کە ئەوان پێی دەڵێن بە شێوەی لیبی کە 2003 خەلعی سلایان کرد لە چەکیان داماڵی دوجار لە دوای بەهاری عەرەبی شۆڕشەکانی بەهاری عەرەبی زۆر بە ئاسانی توانیان هێرشکەنە سەر لیبی ئیسرائیل دەڵێ ئەمە ئەو جور پێکاتنەوە و ئەو جور تەوافقەمان دەوێت کە لە نێوان ئەمریکا و ئێران ڕوو بدات دیارە کە ئێران بەوە ڕازی نابێ ئێران دروستە لەو پەڕی لاوازی خۆیدایە بەڵام ئێرانیش ئاستێک لە دەویستەکانی هەنوە دڵنیاییەوە ئەمریکاش ئەوە قبولەکە چونکە ترامپ جاوەڵا دکتۆر من دواتر دێمە سەر ئەوەی کە ئێران تاچۆ ئامادەی دانوستانە و ئەمریکاش ئەکرێ بە دڵنیاییەوە کۆمەڵێک داواکاری زۆری هەبوو پێشتر ئێستا خەریکە پاکێجەکە بچووکترە بێتەوە بەس یەک پرسم پێ بڵێ ئەوەی کاتێ ئەمڕۆ ناتانیاهۆ ئەڵێ هیچ ڕێکەوتنێک قبول نییە ئەوە نەبێگەر وێزگە ئەتۆمیەکان بەرنامە ئەتۆمیەکەی ئێران هەڵنەوەشێتەوە پێدەچێت ترامپ شتێکی ئاوای بە ناتانیاهۆ وتبێ کە من لە دانوستانەکانە ئەمە مەطرحەکەم مەسلەی هەڵوەشانەوەی تەواوەتی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بە کورتی پێم بڵێ بەڵێ ئەگەری ئەوە هەیە ترامپ ئەو داخوازیە بکە بەڵام ئێمە دەبێت چاوەڕێ بین ڕۆژی شەمەی داهاتوو ئەوانە کە بە دڵنیاییەوە لەلایەن ئەمریکا وەکو ویستێکی زۆرینە دەگوترێن بۆ ئێران ئایا ئێران ئەوە قبول دەکات یا ئەو دانوستانانە دەبنە مەرحەلەکانی دیکانەوە چۆن بە دڵنیاییەوە شەمە پێک نایەن لەسەر هەموو خاڵەکان و
دووارە درێژەی دەبێت لە دانووسانی مەرحەلەکانی دیکان دەکە لە درێژەی بەرنامەکەدا ئارستانی بە دڵنیایی سوپاس دەکەم. کاک ڕێبوار ڕەشید باسمان لە ئەگەری جۆرێک لە چارەسەر کرد یان گەیشتن بە ڕێکەوتنێکی دیاری کراو بۆ نەگەیشتن بە بەریەکەوتنی بینی ئیسرائیل و تورکیا. پێم بڵێ ئەکرێت چارەسەری باڵێن مام ناوەن شلەتێن لە بینی ئەم دوو وڵاتەیە چی بێت؟ چونکە ڕاستیەکەی ئەمڕۆ میدل ئێست ئای راپۆرتێک بڵاو کردوێتەوە ئەڵێ گفتوگۆ هەیە، ئەنی هەفتە زیاترە گفتوگۆ لە بینی ئیسرائیل و تورکیا هەیە، نێوەندگیریش هەن ئەوروپیەکان بە تایبەتی فەڕەنسا نێوەندگیرن. چارەسەری شلەتێن لەو نێوەندەیە بێت چی بێ؟ بەڵە ڕاستیە ئەو دانووساندن و نێوەندگیریت لە مێژە هەیە بەڕاستی، بەڵام با بڵین لەم دوایە زیاتر چڕ بۆتەوە. کاتێکە حەقان فیدان چوو بۆ ئەمریکا من پێم وایە ڕاستە و ڕاست پیان وتووەکە هەبوونێکی تورکیا قبول دەکرێت بە شێوەی کۆریدۆرێک هەر لە حەڵە بۆ بەرەوخوار هەتاکو دیمەشق بە مەرجێک کە تەنها ئەو پەیوەندیەکی بەشێکی تورکیا بێت لە فرۆشی ئابووری بەو شێوەی کە دەسەڵاتی هەیە مەسەن بۆ نمونە بەسەر باشووری بازاڕی باشووری کوردستان و عێراقا کە لە باشوورەکاتە 15 میلیارد دۆلارێک و لە عێراقیش ڕەنگە بکاتە پارێکی ئاوە بۆ شێوەیە. چکو سووریا خۆتان نەزان سووریا وێران بووە و بەسەرێکا کەوتو و پێویستی بە دووبارە دروستکردنەوەی و بەداخی وڵاتانی عەرەبی وەکو میسر و وەکو سعودی ئەوانە هەرچەندە سعودی یارمەتیشی زۆر داوە بەڵام وڵاتانێک نین کە بتوانن یارمەتی بنیاد دروستکردنەوە و بنیادنان و دامەزرانەوە و پرسی بیروکراسی ئەوانە بکەن. عەرەبەکان تا ڕادێکی زۆر دەستەوەستانن. تورکیا دەتوانێت ئەو کارە بکە بەڵام لەوە ناچێت کە متمانیان بە ئەردۆغانە بێ لەبەرەوەی کە ئەزمموی 2011 بەرەو دواوە هەیەە کە سووریای بە چ دۆخێکی بەرەو چ دۆخێکی ناخۆش بوای کرد کە دەوڵەتی ئێران بتوانێت باڵزاڵ بێەوە ئەو شەڕی کە دروست بوو ینی زەروزیانێکی زۆری کاک ڕێبوارکەڵی متمانیان پێی نییە یعنی بوونە ئابووریەکە سوودە ئابووریەکە لە حەلەب و تقریبان تا دیمەشقیش ئاساییە بەڵام بوونی سەربازی تەواو بووە پرسێکە ئیسرائیل و ئەمریکا بەی شێوێ قبوڵی ناکەنیان چی؟ ئەوە دەزانن کە دەوڵەتی تورکیا ڕاستەوخۆ لە ژێر دەستی ئەمریکایە بەڕاستی دەوڵەتی قوڵ بەڕێوەیە باوە ئەوان گوێ لەوێ دەکرن ڕاستە دەستی ئەردۆغانیان کردوتەوە لەوەی کە هێرش بێتە سەر باشووری کوردستان و چارەسەری پرسی کورد ناکا بەڵام مەسەلەن بۆ نمونە لە پرسی یۆنان و قوبروس و ئەوانەیە بە تەواوی دەستەوەستانە ینی هەڕەشەتەکە و پروپاگەندەی هەیە بەڵێ و بەرامبەر بە ئیسرائیل بەدڵنیاییەوە هیچ شتێک ناکا. مەسەر من لە نمونەی ئێرانە باسی دەکەم کە ڕەنگە ڕۆشنتر بێویژەوەیە مەسەلەن ئێران هیچ بژاردێکی لەبەردەستان نییە و من پێم وایە ئێرانیان خسوتە دۆخی کشماتەوە پیان وتووە کە پێی دەڵێن کە یا دەبێت دانیشی لەسەر مێزی دانوستاندن خۆی لە ڕاستیە لەسەر پرسی ئەتۆمی نییە بە هیچ شێوە لەسەر پرسی ئەتۆمی نییە چکو لەسەر پرسی ئەتۆمی ئێران ئەوروپا و ئەبین ئەو پیانە و دەسەڵاتی پێ زائیدەن یەک کە ئەڵمانیا بوو ئێران ئەوانی خەڵەتان لە ڕاستیە ئێستا پێی دەڵێن هیچ مەجالێک نییە بە زووترین کادیاوە تا بێت دانوستاندنکەی لە سەر هێزی ئەتۆمی یا لێ دەدەین و لە ڕاستیا ئەوە هێزی ئەتۆمی نییە لە ڕاستیا ئەوە دانانە بە باکیانی ئیسرائیل وەکو دەوڵەت چونکە ئێوە دەزانن پێش هاتنیا سەرکاری حکومەتی ئیسلامی بۆ سەر ئێران دەوڵەتی شاهی کێشێکی لەگەڵ ئێرانە لەگەڵ ئیسرائیل نەبووە تەنانەت ئێران و تورکیا دووهەم و یەکەم و دووەم دەوڵەتی ئیسلامین کە دانیان نابە هەبوونی دەوڵەتی ئیسرائیل و پشتگیریان لە دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل کرد. ینی کێشەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە ئەوەیە کە هەتاکو ئێستا دەوڵەتی ئێران دانانێ بە شریعەتی بوونی بە شەریعەتی بوونی ئیسرائیل و ڕاستیەکەی ئەم دانوستان نەبوو ئەوەیە تەناخۆ پاکستانیش هێزی ئیسلامی هەیە و تەنانەت هەڕەشە بە خەیبەریش دەکەن بە دووبارەکردنەوەی خەیبەر و هێزی ئەتۆمیشیان. باش وڵا کاک ڕێبوار دواترێگەر دەرفەتە بۆ حەزەکەم لەبارەی ئێرانەوە حەزەکەم با بگەڕێنەوە سەرەوەی تورکیا نەختێ لەمە پێش ڕاستیەکەی هاوکارانمەوە ڕسمێکی ئەفریقای ئەدراعیشیاندانا کە لە قونەیترا ینی لە تەنیشت لۆگۆکەی پارێزگای قونەیترەوە وێنەی گرتووە. ئەزانی ئەخیر قسەی ئەردۆغان کە پێم وابێ سێ کاتژمێرە لەمە پێش کردوێتی ئەڵێ ئامانجی ئیسرائیل بۆ داڕشتنەوەی نەخشەی ناوچەکە سەر ناگرێ. ناتانیاهۆ هەمان قسە دووبارە کردەوە کە ڕێگە نادەین بوونی سەربازی تورکی لە ئیسرائیل بوونی هەبێ.
هەر بەڕاستی لە بینی ئەم دوو تێگەیشتنە ئەکرێ لە شوێنێکە بەیەک بگەن. ئەوە پرسیار ئالۆزەکەیە بەڕای من پرسیارێکی زۆر ئالۆزە و ڕەنگە ئەگەر وەڵامی ئەوە بووە لە ڕووی کوردستانی بوونەوە بەرژەوەندی کوردستانی بوونەوە بیری لێ بکەینەوە ڕەنگە باشتر بێ بۆ چونکە لەسەرەوە کەوتووە ئێستا حکومەتی نەتانیاهو کە من پێم وایە تا ڕادێکی باڵا استراتیژی بیرەکەن و نەک تاکتیکی مەبەستم لە تاکتیکیەوەی کە هەر لەگەڵ ئەویان نین کە نفوزی محوەری ئێرانی یان نفوزی ئێران بنەبڕکەن و هەروەها بێگومان بەو شێوەش تورکیا هەر ئەوە نییە بەڵکو ئەوە شەکە استراتیژیشە لە ڕووی ئایندەیشەوە بکەن کە ئیتر ئەو مەترسیانە دووبارە نبێتەوە لەسەر خۆیان ئەگەر ئەمە لە ئارادا بێ لە ئاستێکی قوڵە و پەیوەندەکانیان لەگەڵ یۆنانە و هەروەها لە کەنارەکانی خۆبلووس کە ئێستا مەسەلەی گاز و ئەوانە هاتوتە ئاراوە ڕەنگە بەڕاستی نەک بە ئەردۆغان بە هیچ حکومەتێکی نوێی تورکیاش ڕازی نەبنوە دەستی تورکیا لەو ناوەیە کورتکەنەوە دەتوانن کوتیشیکەنەوە و من پێم وایە ئەم خەتا ینی ئەم بێتکردنەوە استراتیژیە هین ینی زۆر ئەگەرێکی زۆری هەیە کە ئەم بیرکردنەوە استراتیژیە بخرێتە کار بەڵام هاکاتیش خۆتان نەزانن دە ناوچەکە و بۆمبێک وایە شەڕێکی زۆر هەر لە 1400 ساڵەمە پێشەوە شەڕێکی زۆر گەورەی ئاینی ئیسلام و جوولەکە هەیە کە ئەدرێژێ هەیە بەو شوەیەکی ئێستەی بینن ڕاگوێزانی مەسەن بڵێن 200-300 هزار غەزەیی کارێکی گاڵتە نییە ڕەنگە میسر و وڵات کاگڕێبوار من ئەمەتم پێم خۆش بوو ئەمەد باس کرد بە زۆر بە کورتی پێم بڵێ ینی بەردەوام قسێکی دیاریکراو هەیە خۆشت هەندێک ئاماژەت پێە بۆی کە تورکیا ڕاستیەکەی لەبارەی ئیسرائیل و ئەمریکاوە گرفتێکی دیاریکراوی نییە بەڵام بەڕاستی ئێستا نەچۆتە دۆخی ئەوەی تورکیا هەڵوێستی تورکیای ئەردۆغان هەڵوێستێکی ئایدۆلۆژی بەرامبەر بە ئیسرائیل هەبێەوە بۆیە ئیسرائیلیش نیگەرانە لە بوونە سەربازیەکەی تورکیا لە سووریا بە کورتی پێم بڵێ زۆر بە کورتی ئەنی من پێم وایە ئەوان متمانێکیان بە ئەردۆغان نییە و چونکە حکومەتی ئەردۆغانیان زۆر باش تاقی کردەوە لە ئەزمون بینیویانە ئەو مرۆڤ دەتوانێت هەروەکو چۆن زەری لە کوردستان ڕاستەکەی زەر لە جوولەکە با بەلانی کۆمۆ لە ڕووی دیپلۆماسی و سیاسی زۆر سپاس دەکەم کاکێ دکتۆر عەبدوڵڵا میهرەبان هەندێک ئاماژەیەکی بچووکت پێیا بەڵام ڕاستیەکی من لەسەری ئەوەستم ڕێکەوتن نزیکترە یان بژاردە سەربازیەکە من بۆچی ئەم قسەیەکەم هەر بەڕاستی ئەو جوڵە و ئەو هێنانی هێز و کەشتیوانی با بڵێن دەریایی و فڕۆکە هەڵگر و ئەوانە هەست ناکەم گاڵتە بێ ئەڵێ ئەمریکا خۆی بۆ شتێکی گەورە ئامادەکە تۆ پێم بڵەکان بژاردە نزیکترە دەزانی چێت لە تەواوی ساڵانی ڕابردوودا ئێران هەمیشە لەسەر لێوار لە وەسەتا جوڵەی کردووە ینی بینی پێکهاتن و دانوسان و شەڕ و ئەوانە هەروەکو خودی ڕێبەری ئێرانیش ساڵی ڕابردوو 2 ساڵەوە پێش باسی کرد کە ئێمە سیاستمان نە دانوسانە یعنی دوای هاتنە دەری ئەمریکا یعنی لە بەرجامی پێشوو نادە نە مزاکرەیە نە شەڕە بەڵام هەمیشەش توانیوێتی لە دەوڵەتی بایدندا 4 ساڵ ئەو جۆرە خایاندی ئەو دۆسیەی کێشتاکە لە وەسەتە جوڵە بکاوە بازی و کایە بکە بە ئەمریکا ئێستا دەوڵەتی ترامپ دەستی ئێرانی خوێندێتەوە و ئیجازە نادا مەجال نادا کە ئێران لە وەسەتە 4 ساڵ دیکانە بازی جا پێم بڵێ ئەوەی کە دۆناڵد ترامپ وتی ئەوەی دۆناڵد ترامپ وتی 2 مانگ بۆ گفتوگۆ گوایە لە نامەکەیشیا هاتووە ئەو 2 مانگە قسەیەکی جددیە ئەم لاو ئەو لای نییە ئەکرێ ببێ بە 1-2 مانگی دیکەش بەڵام بەڕاستی نابێ بە 4 ساڵەکەی بایدن وایە بەدڵنیایی وایە بەدڵنیایی ینی ترامپ چون ڕاوێژکارەکانی پێیان کتۆ کە ئێران دەهێوێت کایەت پێ بکە کە ئەو 4 ساڵ دەورەی تۆ تەواو ببێت تا مەترسی تۆی لەسەر لارسی بەڵام ئاتە ترامپ ئەو 2 مانگەی بۆیەدا کە وە هاوکاتیش ینی لەو 2 مانگەشدا هێزە چەکداریەکان و کەشتیە فڕۆکە هەڵگرەکان و فڕۆکە استراتیژیەکانی B2 هێنانە ناوچە کە بەڕاستی ئەگەر ئێران یعنی دانوستان نەکا بەدڵنیایی و هێرشی دەکاتە سەر ئەگەر چی ترامپ خوازیاری شەڕ نییە ترامپ کۆمەڵی خۆلیای هەیە لەگەڵەوەی کە کەسێکی بازرگانە بە دوای گەڕانەوەی زۆرینەی ئابوور و دەستکەوتی ماڵی بۆ ئەمریکای هاوکاتێک کەسێکی زۆر بڵین پەروازە دەیهەوێت تەنانەت ینی جایزەی ئاشتی نۆبێلیش بباتەوە ینی ئەوە
تەوافقی ئێران بکە، تەوافقی رووسیا و ئۆکراین بکە، شەڕی غەزە ڕاگری هەموو ئەوانەکە یعنی خەڵاتی ئاشتی نۆبێلی پێ بدەن. جاتخوا یەکشتم پێ بڵێ دکتۆر عەبدوڵڵا میهرەبان، ڕاستیەکەی من ئەمڕۆ جۆم لە هەندێک لە شیکردنەوەکانی ناو ئێرانە گرت. بەڕاستی ترەمپ ئەوەندە پاڵ بەوانێ بگەن بە ڕێکەوتنی دیاری کرا و ئەمڕۆ جۆم لێ بوو ئێرانیەکان یانوت چەند کاتژمێرێک پێش ئەوەی لەگەڵ ناتەنیاهۆ کۆ بێتەوە لەسەر کۆبوونەوەکەی شەمە ڕێکەوتوون. ئەمەنەی پێخۆش بۆ ترەمپ لەگەڵ لە کۆبوونەوەکی ناتانیاهۆیە با بڵێن هەواڵەکەی ئەوەی بە عەرەبی پێڵێن تەسریب دزە پێ کردووە. یەکسەر وتێتی شەمە لەگەڵ ئێرانە گفتوگۆکەین و گفتوگۆی ڕاستەوخۆشە. ئەمە شتێکی دیاریکرا و لای ئێرانیەکان دروستەکە کە مادەم ترەمپ ئەوەنە پێی خۆشە ڕێککەوتن بکرێ ئێران هەندێک پێداگری لەسەر هەندێک لە داواکاریەکان بکە. چاولێککە ئێران ڕێبەری ئێران پێش نەورۆسکوتی کە دانوسان لەگەڵ ئەمریکا عەقڵانی نیە، شەرافەتمەندانە نیە و ئەوە باعث بوو کە ترامپیش فشارێکی بۆ بێ کە ئەگە ئێران لێ یاغی ببێ مەجبور بە شەڕی بکە ویشوازیاری ئەوە نییە. بۆیش ترامپیش ئەوە دەزانێت کە بە جوورێک دەبێ لەگەڵ ئەوەی کە گوشار بۆ ئێران دێنێ مەتر شەڕخاتر لەگەڵیشی کەنار بێ. لەگەڵ ئەوەشدا ئەمە ئاماژە بکەین بەوەی کە گەرچی خامنەی کەسێکە کە غڕورێکی و ناهێوێ بشکێ، بەڵام ڕاوێژکارەکانی پیان کوتووە کە ترامپ کەسێکی جیاوازە. چاو ترامپ کەشێکی دروست کردووە کە ئێران ڕاحەتر بتوانێت بێتە سەرمێزی دانوسان. بە خامنەیان کردووە کە چاولەکە ترامپ هاوپەیمانەکانیشی خۆشی هەڕەشایان لێ دەکات، کەسێکی شێتە، کەسێکی عەقڵانی نییە و هەموو دنیا دەزانێت کەسێکی عەقڵانی نییە و شێتە هێرش دەکات، یعنی گەمارەوەی سوزانم گومرگ دەخاتە سەر کەلوپەلەکی هاوپەیمانەکانی وەکو یەکێتی ئوروپا و کانادا و مێکزیک و ژاپۆن و ئوسترالیا و تەنانەت ئیسرائیلیش. یعنی ئەوە کەشێکیان دروست کردووە کە ڕێبەری ئێران لە وەزئێکی باشتردا قەناعەت بێنێ کە ئەمە دانوسان دەکەین و ئەو دانوسانە دەرخواری خەڵک دەن، دەرخواری تۆندڕۆیەکانی دەن کە بەڵێ ئێمە لەگەڵ کەسێک دانوسانمان کردووە کە لەگەڵ دۆستەکانیشی خەریکی دژایەتیەیە و ئەوە دەتوانێت پینە بکە، ئەوە دەتوانێت پاساو بێنێتەوە بۆ دانوسانی ئێران. بەڵام هاوکات ئەمە هەر ئێوارە خەبەرێکی ناڕاستە و فاتە دەرێ. من پێشەوە ئاماژە بکەم کە تەواوی گەماروەکانی کە ئەمریکا خستێ سەر وڵاتان لە 125 بۆ سەرەوە لەسەر ئێران و هێندێک وڵاتی دیکانە 110 گومرگی خستوتە سەرێ. ئەگەر چی ئێران ئێستا هەناردەی نییە بۆ ئەمریکا، بەڵام ئەوە چراسەبزێک بوو ئێران کە ئەگەر تۆ دانوسان کە ئێمە دەتوانین ینی دەلاقەیەک بکەینەوە بۆ هەناردەی پێترۆشیمی و فەرش و پستە و زعفەران و ئەوانەی ئێرانی کە تو بتوانی ئابوورت باش. دکتۆر ئێوە پسپۆرن لە پەیوەندی نێودەوڵەتی لە ڕووی دیبلۆماسیەوە پێم بڵێ ئەوەی کە با بڵێن گفتوگۆیەک دانوستانێک ناڕاستە و خۆیە لەگەڵ ئەوەی دانوستانێکی دیکە کە ڕاستە و خۆ ئەبێ لە ڕووی سیاسیەوە ئەکرێت چ جیاوازیەک بۆ ئێمە پیشان بن لە بینی ئەم دوو هێزەی کە خەریکی دانوستانن. ئەمە یەک دوو بەم کەشوهەوایی کە دۆناڵد ترەمپ دروستی کردووە و بەو تێگەیشتنەی ئێرانیەکانیش ڕاوێژکارەکانی خامنەی بۆ خامنەی دروستەکەن ئەکرێ بەم نزیکانە بگەینە دۆخی دانوستانی ڕاستەوخۆ. سەبارەت بە پرسیاری ئەوڵ کە ئەمە شتێکمان بنێ و دانوستانی ناڕاستە و خۆ نیە. هەر ئەوڕۆ ڕۆحانی کە سەرۆکۆماری پێشووتری ئێران بوو باسی لەوەی کرد کە ئەگەر بەنا بە دەورەی ئێمەش بۆ تەوافقی پێشووی ئەتۆمی دانوستانی ناڕاستە و خۆین بە چەند ساڵی ژەمە نەمان دەتوانین. دیارە کە دەورەی ڕۆحانیش دانوستان هەر ڕاستە و خۆ بوو، بەڵام بۆ قەناعەتکردن بە تۆندڕەوەکانی نێو ئێران هەرمیشە باز لۆی کراوە کە دانوستاندن ناڕاستە و خۆیە. ئێستاش هەموو شتێک ڕاستە و خۆیە. ئێران فقط لە ڕاگەیاندندا باز لەوەی دەکات کە ناڕاستە و خۆ کە تۆندڕەوەکان ناروژێن، بەڵام ترامپ دەستی ڕووکەن. ترامپ ئەهلی پشپەردە و شارراوە ئەوە نیە، هەرچی هەیە ڕوویە و پێشی خۆشە خۆی لەگەڵ ڕێبەری ئێرانیا لەگەڵ سەرۆکۆماری ئێران دانیشێ و لە ئاکامدا بەغێری ئەوە ڕازی نابێت. ترامپ کەسێکی زۆر خۆخوازە دەهێ بنێو خۆی تەواو کات تەوافقاتی دەوری. یعنی ئەیبینین ترامپ و خامنەی لە تەنیشتێکەوە بینین جا لە تاران بیان لە شوێنێکی دیکە لەگەڵ خامنەینا، بەڵام دوور نییە لەگەڵ پزیشکیان، چونکە لە چۆ لە ئەمریکا نا لە ئێرانیش نا لە وڵاتی سێم یان چی
لە وڵاتێکی سێهەم دەبێ ئەگەری ئەوە هەیە وڵاتێک وەک سوئیس یا عمان یا سعودیە یا مۆسکۆ بێ. بەڵام من ئاماژە بکەم ئەوڕۆ ئێوارە خەبەرێکی ناڕاستە و خۆ هاتە دەرێت کە ئێران ئێستا کە ژێر ساختەکانی ئابووری هەمووی خاڵیە و ئامادەی سەرمایە گوزاری دەرەکین، یعنی تا چەند سەد میلیارد دلار ئامادەگیان کردووە گە شرکەت و کۆمپانیەکانی ئامریکایی بێن لە پێتروشیمی و سەنای ئەو ماشین سازی و هەمووانەدا بتوان سەرمایە گوزاری بکەن و ئەو تەوافقە دەتوانێت تەوافقێکی زۆر گرنگ بێت کە بازارەکانی ئێرانی ئاسان گۆڕانکاری زۆر سپاس دەکەم. کاک ڕێبوار ڕەشید، دێمەوە سەر پرسەکەی سووریا و با بڵێن جەمسەرگیریەکەی ئیسرائیل و تورکیا. پێم بڵێ وەرەقەی کوردی ڕۆژاوای کوردستان بۆ کێ یەکلایە بێتەوە، چۆن یەکلایە بێتەوە؟ چونکە بەڕاستی وەرەقەیەکی گاڵتە نیە، خۆشت هەندێک ئاماژەت پێە و متمانە پێکراویشە بە تایبەت بۆ ڕۆژاواییەکان، بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیلیش. کاک ڕێبوار گوێت لێمە؟ بەڵێ من بەڵێ جۆم لە ئێوە ئایا جیۆتان لە من هەیە؟ ئێستا بەڵێ فەرموو. ینی ڕۆژئاوای کوردستان توانیوانە لەو چەندی ساڵی ڕابردووە پەیوەندیکی زۆر بەهێزی دیپلۆماسی و سیاسی و لەسەر ئاستی متمانەی جددی نێودەوڵەتی پەیوەندیەک دروستکەن لەگەڵ هەم دەوڵەتانی ڕۆژئاوایە، تەنانەت ئەڵمانیاش کە بە مێژوو دۆستی زۆر گرنگی تورکیایە و هەروها لەگەڵ ئەمریکا و دیاریش لەگەڵ ئیسرائیلە لەو ڕۆکە بۆیان دەرکەوتووە کە ڕۆژئاوای کوردستان شوێنێکی سێکولارە، شوێنی ساکردوی شەڕە مێژوو نییە، شەڕە دین نییە، شەڕە مەسەب نییە، بەڵکو پارچەیەکە هەرێمێکە کە خەڵکانی جیاواز دەتوان تێی بژین و بۆ شوێنی. ئەمە کاتێکی زۆر قورسە لە پەیوەندی نێودەوڵەتیە و کاتێکە کە وڵاتانی وەکو ئەمریکا و ڕۆژئاوا دەیانەوێت گرەوی لەسەر بکەن، چونکە سوودێکی تایبەتی لە ناسەخەمگیری نابینن لە ئێستای سووریایەوە، دەیانەوێت پاش شەڕش ساڵانێکی زۆر لە شەڕ و هەراوە پاش نمونەی لیبیا ئەوانە سەخەمگیریی باشتر لە سووریا بەدی بێنن، بە تایبەتی کە ئەوان تۆزەگرەویشانیان نەک تۆزێک زۆرێکیش گرەویان لەسەر کردەوە، بەڵام سیادەت و ئاسایشی ئیسرائیلیان بەداوە گرنگە. ئالەوێدایە کە پەیوەندی کورد و پەیوەندی تورکیا لەگەڵ ئەوانە و داواکارەکانی تورکیا و داواکارەکانی کورد دێتە ناو مەیدانەوە. من پێم وایە کاتی کوردی لەو ڕۆ زۆر بەهێزانی جێگای ترز نییە، بەڵام خۆشتان نەزانن لە دنیای سیاسەتا بە تایبەتی ئێستا کە ترامپ لەسەر حکومە، ترامپ پیاوێکی کۆنسەرواتیڤە، مرۆڤێکی پرۆتەکشنیستە، لەبەرەوە دەتوانێت هەر کاتێک ڕەئی بگۆڕێ و خۆی بەهی نەزانێت، خۆی بە پارێزوانی ئابووری و سیادەتی ئەمریکا دەزانێت لە ڕووی خود بینی خۆیەوە. چەندین جار مەسەلەن ئەمڕۆ بدوێنێ بکەم وای جۆم لێ بوو کە دووبارەیە کاتۆ کاڵێ من ئەردۆغان منی خۆش دەوێت، منیش ئەردۆغانم خۆش دەوێت، دارە ئەو شەی لایک بکارە باینی، ینی من و ئەردۆغان پێکەوە هەڵ دەکەین ئەگەر بکی بە کوردی ئەوانە ینی کێشەیەکمان نییە ئەوانە بەو شێوەیە. ینی ئەوە زۆر دووبارە کاتۆکە دەڵێ من خۆم لەگەڵ ئەردۆغانە قسم کرد و کێشەیەک نابێت لەگەڵ ئیسرائیلا ئەوانە، بەڵام پرسەکە لەم قسانە تۆزێک زیاتریش قوڵتر دەبێتەوە کاتێکە لەسەر ئایندەی استراتیژی ئیسرائیلە نەک پرسەکەی ئەمڕۆ. زۆرم پێخۆش بوو کاک ڕێبوارم قسەیەت کرد، پێم بڵێ پێگەی ڕۆژاوای کوردستان هەم پێگە جوگرافیەکە هەم مەسەلەی بوونی هێزی هەسەدە و قودرەتە سیاسیەکەش ڕاستیەکەی بۆ ئەمنیەتی ئیسرائیل هیچ قوڵاییەکی استراتیژی نییە، هیچ گرنگ نییە. چۆن نیەتی ڕۆژئاوای کوردستان بە باشووری کوردستان و بەستراوە، بە باکووری کوردستان و بەستراوە. ئاسان تورکیا دراوسەی کوردە، دراوسەی دنیای عەرەب نییە و کوردستانە بێ بە شریتێک لە بینی ئیسرائیل و وڵاتانی عەرەبیە لە نێوان تورکیا و بەسەر تورکیا و ئیسرائیل لەلایەک و تورکیا وڵاتانی عەرەبی لەلایەک، واگەر ینی تورکیا و ئیسرائیل تەنها لە ڕێگای دەریاوە دراوسەی دوور دەبن، لەبەرەوە ڕەهەندێک و قوڵایشی استراتیژی زۆر گرنگی هەیە ڕۆژئاوای کوردستان لە ڕاستیە. ئەو خەتەیەکی تایبەت بە ناوخۆی ئەو قسانەی دواترتم بۆ بکە کە ئەدویست بیکەی ڕاستیەکەی، بەڵام چی تایبەت بە ناوخۆی سووریاش لە ڕووی بەستنەوەی جوگرافیەوە با بڵێم ئیسرائیل چاوی لە باشوورە ئەو ناوچەی دروزەکان و ئەوانە
عمقە استراتیژیەکە یان درێژکراوە جوگرافیەکە بۆ ئیسرائیل باشتر نییە تا ڕۆژاوا و تا با بڵین ڕۆژاوای کوردستان و ناوچەکانی هەستە دەبڕوە؟ هەردووچیان پێویستە. ئیسرائیل لەلایەکەوە دەزانێت متمانەیەکی بەڕاستی متمانەیەکی پەیوەندی استراتیژی نییە بە عەلەویەکانەوە، لەبەرەوەی کە ئێمە دەزانینەوە نزیکەی 56 ساڵە عەلەویەکان لەسەر حکومن. بمبورە من وتم عەلەوی یان دروست کاک ڕێبوار؟ ناخر من لەوە دەست پێکەم چوو عەلەویەکانی ڕۆژئاوان و بەرەو دروزەکان دەچێت بۆ خوارەوە. مەبەستم لەوە مەبەستم لەوەی ئەو دراوسێەوە دروزەکانیش بەڕاستی لە ژمارەیە زۆر کەمن و هەندێک لە دروزەکان کە کەوتونتە لوبنانەوە لە ڕاستیە زیاتر عەرەبی یان دۆستایەکی عەرەبی ئیسلامیان دەوێ وەک لە دۆستایەتیی ئیسرائیل دیارە لەبەر لەژێر فشاران لەبەرەوەی خۆتان ئەزانن کە لوبنانیش لەژێر هەژمۆنیەکی زۆر بەهێزی شیعەیە بوو لە ساڵانی ڕابردووە و لەو ڕۆ دروزەکان ڕوون نین، بەڵام بە گشتی کە قساکەن دروزەکانی لوبنان زیاتر خوان لە ئیسرائیل دوورەکەنەوە وەک نزیکەکەنەوە ئەوانە خوان لە بەرەی عەرەبی ئیسلامی یا لوبنانی و سووری نزیکترەکەنەوە چۆک دەوڵەتی سووریا و لوبنان چوەک نەتەوە و ئاین بڵین ئیسلام و عەرەب. بەسمەوەی کە دروزەکانیش وانین کە بڵێ یەکەیەکی تایبەتین و ئیسرائیل دەتوانێت پشتیان پێ ببەستێ. هاوکات لەگەڵەوە شاکە بریندار بوون وەکە زۆر لە دۆخێکی زۆر ناسکان بە کورتی کاک ڕێبوار یەک پرسم جواب بەرەوە هەموو ئەم گۆڕانکاریانەی کە باسەکران بە تایبەت ئەوانەی ناوچەکە ئەبەسترانەوە بە ئاسایشی ئیسرائیلەوە ئەمنی قەومی ئیسرائیلی. پێم بڵێ لەبارەی ئەمەی کە لە تورکیا لە سووریا ئەیبینین ئەم جەم سەرگیریەی بینی ئیسرائیل و تورکیا وا تێبگەین کە ئیتر تورکیا چۆتە دەرەوەی هاوکێشەی پاراستنی ئەمنیەتی ئیسرائیل؟ ئەمە قسێکی گەورەیە ئەگەر وابێ بە کورتی پێم بڵێ. من پێم وایە هەم ئێران و هەم تورکیا بەڕاستی ئایندەیەکیان لە سووریا نییە بەبەرەوەی ئیسرائیل بەوش کە دێتە سەر ئەوقی استراتیژی درێژخایەن نە ئێران و نە تورکیا نابێ ئایندەیەکیان لە ناو سووریا هەبێ. ڕەنگە لە ئێستا پرسێکی زۆر ئێستایی بڵین ڕوونەدا، بەڵام لە ماوەیەکی لەم ماوەیە کە دەیبینین لەم سەر و گەرمکردنیە لەگەڵ دەوڵەتی ئێرانە کە چی بەسەر ئێراندا دێتوانە دەیبینین تورکیاونەی ئێران دیکان ناوچەکەیان نیە. سواز دەکەم دکتۆر عەبدوڵڵا میهرەبان، ئێران ئامادەیە گفتوگۆ لەسەر چی بکە؟ ڕاستیەکەی ماوەی پێشوو هەندێک لە راپۆرتەکان باز لەواکەن ئەمریکا بە نزیکەی 10-11 پرسی هێنا بوو ئەویست گفتوگۆی لەگەڵ ئێرانە لەبارەوە بکات، جگە لە پرسی ئەتۆمی، مەسەلەن پرسی بەرنامەی موشکی، مەسلەی درۆن، مەسلەی گروپە چەکدارەکان، کۆمەڵێک پرسی دیکەش هاتبوون. بەڵام پێ دەچێ ئەم پاکێجە کورت بوو بێتەوە. پێم بڵێ ئێستا ئێران ئامادەیە گفتوگۆ لەبارەی چیەوە لەگەڵ ئەمریکیەکانە بکە؟ ئێمە کەف یعنی کەمترین ویستی ئەمریکا لایەنێکە ویستی ئێران لایەنێکە باشە ئەگەر سەقفی یعنی زیاترین ویستی ئێرانی لەگەڵ کەمترین ویستی ترامپی لێک نزیک ببنەوە تەوافق دەکرێنی چی؟ ئەمریکا لە ڕۆژی شەمەدا بە دڵنیاییەوە دەڵێت تەواوی ژێر ساختەکانی ئەتۆمی دەبێت کولەن هەڵبشێنەوە، یعنی بەتۆنیان تێبکرێت لە ڕێکتۆرەکان تەواو. دوو هەموو موشەکەکانی لەناوچن بە تایبەت باڵستیکەکان و هایپەرسۆنیکەکان کولەن دەبێت کۆ بکرێنەوە و کارگەکەشیان کولەن لەناوچێ. سێ تەواوی گروپە چەکدارە پرۆکسیەکانی لە ئێمەن و عێراق و سووریا و لوبنان هەڵبۆشێنەوە. ئەوە زۆرترین ویستی ئەمریکایە کە بە دڵنیایی ڕۆژ شەماوانە دەڵێ. بەڵام ئێران ئەوەی کە مەطلوبیەتی نیسا کە تا ئەو جگایە کۆتادێ ئەوڵەن کە پیتانی ئۆرانیۆم یعنی ژێر ساختەکانی حاضر نییە دەستی لێ بکێشێتەوە. دەڵاغە پیتانی ئۆرانیۆم دێمە ژێر 60% ئەوەی کە ئێستا تا 60%ش پیتاندوم من تەحویلی دەدەم، بەڵام ژێر ساختەکان و ڕاکتۆرەکانم دەبێت بمێنێتەوە. موشەکەکان حاضر نییە دەستی لێ بەردێ، دەڵێ ئاغا من حاضرم موشەکی زیاتر لە 2000 کیلومتر بردی کۆکەمەوە نەمبێنی لەوە زیاتر ساز نەکەم، بەڵام ژێر ئەوە بۆ دیفاع لە خۆم دەمبێ و عقلانیشە لە سیاسەتی دیفاعدا. و لە پرۆکسیەکانی شەو دەڵاغە پرۆکسیەکان کە هەزینیان داوە ئەمە دەتوانین بەوانە بڵێن کە کولەن شەڕا بگرێن، بەڵام ناتوانین هەڵیان وەشێنینەوە. ئەوە سەقفی ئێرانە کە تا ئێرە کۆتا بێت. ئەمما
لەولایەوە ینی ڕۆژی شەممە مطمئنەن پێک نایەن لەسەر مشتێک لەوەیە بێنە دەرێت تۆزێک خەبەری نەرێنیش بێتە دەرێکە بەڵێ پێک ناتوین بۆ جارێکی دیکانە مەوکول کراوەتەوە بەڵام ئێران من پێم وایە ڕۆژی شەممە تا ئێرە دێت ئەمە ئایا لە درێژەی ئەوەیدا بۆ هەنگاوی دیکانە و بۆ دانیشتنی دیکانە ئامریکا دووبارە ئەو فشارە دێنێ و مەترسی شەڕ دووبارە دەخاتەوە کاغەت کولەن دەبێت تۆ تەواوی ڕاکتۆرەکان و شتەکانە داخەی ئێمە نەزارەتیان لەسەر بکەین تەواوی موشەکانە دەبین بێ وا هێزە چەکدارەکان هەڵەوەشێنەوە ئەمن پێم وایە ئێران دەتوانێت تۆزێکی دیشکۆتا بێت چونکە ئێستا بە هێندێک باڵی هەشتی شعبی کوێتی چەکدانن ئەوانە جاوەڵا پێم بڵێ دکتۆر زۆر بە کورتی ئێران ئامادە بێت دەست بەردار بێ و ناچار بێ نەک ئامادە ناچار بێت دەست بەردار بێ دەست بەرداری چییە بێ ئەتۆمت باس کرد بەرنامەی موشەکیت باس کرد لەگەڵ گروپە چەکدارەکان بە تەرتیب پێم بڵێ بە ڕیزبەندی ئێران دەڵێ پیتانی ئۆرانیۆم ڕادەگرن بەڵام ڕێاکتۆرە ئەتۆمیەکان و ژێر ساختە ئەتۆمیەکانم ڕادەگرن بەڵام پیتانوی ئۆرانیۆمی 600 داپیتێنم و ئەوەی کە بوشک دەست تەحویلی دەدەم ئەوە یەک دووهەم ئەڵەتە منتەقیشە عەقلانیە دووهەم دەڵێ موشک من لە سەروی 2000 کیلومتر دروست ناکەم یعنی بەخاتەوەی کە مەترسی بۆ وڵاتانی ئوروپای و ئیسرائیلەوانە نەبێت من دەیهێنمە ژێر 2000 کیلومتر کە بردێوانم نەگاتێ هێزە چەکداریەکانیش دەڵم ئاغا شەڕ مەکەن چەکدانن و شەڕ مەکەن وەت ئەوە خواستی ئێرانەوە پێم وابێ ئەمریکاش قەناعەت بکە بەوەی لەوەیە تۆزێک سەر و خوارێکی پێ بکەن بەڵام تا ئێرە منتەقین عەقلانین من یەک شت ئاماژە بکەم باش بۆ کوردیش ئەوە زۆر گرنگێنی زۆر من خوازیارم کە کۆمەڵگەی سیاسی کورد حیزبەکان و هەرێمەکان لە بەتایبەت لە باشوور لە ڕۆژاوا پەکەکە لە باکوور و لە ڕۆژهەڵاتی بەگشتی ئەوە بەرچاو بگرن چۆن ئێرانیژەوەی بەرچاو گرتووە هەرچی ئێمە لە سیاست و لە تێۆری سیاسی و استراتژی لەبارەی ئەمریکادا خوێندومانە و دەیزانین وەلای بنین ئێستا بەگشتی وەلای بنین تەنیا ترامپ دەبینین ترامپ و سایکۆلۆژی کەسایەتی ترامپ دەبێ ئەمە لە لەحزەدا چاو لێ بکەین ئەوەی کە ترامپ لە ڕۆژی ئەوە ڕات یعنی پێشەوەی بێتە سەرکار تەکریمی ولادیمیر پوتینی دەکرد و تا ئێستاشە لەسەر ئەو قسەیە لەگەڵەوەی پوتین خەریکە کایەی پێدەکات لە شاری ئۆکراینە باز هەم هەروەش ترامپ هەروە تەکریمی دەکا و خۆشی دەوێ و ئەوە مەترسیدارە چونکە هەر ئەو جۆرەش باسی ئەردۆغان دەکات ئەوە زۆر مەترسیدارە دەبێت لایەنی کوردی زۆر بە وشیاری لە لێرەدا بزۆڵێتەوە لە ڕۆژاوا لە باکوور و لە باشووریش بەتایبەت دەبێت وشیار بن لە خارج لە ویستی ترامپ هەنگاوەڵنێنن بەتایبەت ئێستا کە لە باکوور ئۆپۆزیسیۆن لە شەقامەکاندایەوە وامە دەبێت بزانین کە ئەگەر ترامپ خۆشی لە ئاردۆغان دەبێت کارکەن کە لێرەدا کایەکە تێک نەدەن کە ترامپ هەڵچێتەوە و دژی ڕۆژاوا بەدیاوانە فەرمانێک دەکا مەترسیدارە چۆن هەرچی پەیوەندیشی لەگەڵ ئیسرائیل بێ باز ئەگەر خۆشی لە ئەردۆغان بێ لێرەدا بە دژی نتانیاهۆ و ئیسرائیلیش دەتوانێت جوڵە بکە ئەوڕۆ باسی لەوە کرد کە ئەمە ساڵانە 4 ملیار یارمەتی دەدەین بە ئیسرائیل و ئەوە زۆرە و ئەگەر چی ئیسرائیل حاضر بوو تەواوی تعرفەکانی کەلوپەلی ئەمریکایی لا بیکاتە سفر بەڵام 70% خستۆتە سەر کەلوپەلی ئیسرائیلی یعنی لێرەدا جامە لەگەڵ ئیسرائیل واکە بە دڵنیاییەوە لەگەڵ هەر کەسێکی دیکە ئەتوانێت بە شێوازی دیکە مامەڵە بکە سواس دەکەم دکتۆر عەبدوڵڵا میهرەبان پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان لە تارانەوە لەگەڵ مابووی گەلک سواس ڕێبوار ڕەشید سیاسەتکار و سەرۆکی پێشووی کەنەکە لە بڕۆکسلەوە لەگەڵ مابووی سواس بۆ تۆ دەست خۆش بەدوعا